بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. لخزمة كتاب أذكار إمام النووي لم كتابي إمام باسی نەخۆشی و مردن و ئەوەی پێوەستە بەوانەوە ئەکا ئەو ذیکرانەمان باس کرد کە سنەتە ئینسان چ خۆی نەخۆش بێ بەسەر خۆیان بخوێنێ یا چوە لای نەخۆشێک و بەسەریا بخوێنێ. ئەمڕۆ ئیمان باسی ئەومان بۆ ئەکا سنەتە ئینسان کە چوە لای نەخۆشی خزم و کەسوکاری نەخۆشەکەی بینی پێیان بڵێ کە ئاگاتان لەم نەخۆشە بێ سەبرگرن لەسەری هاوکاری بن ئەجرتان دەسەکەوێ. ئەمە سنەتێکی زۆر گەورەی بە خزم و کەسەکانی بڵێ ئەگەر ئەم کەلیماتان بڵێ تۆ ئەجرێ دەسەکەوێ. فەرمایشتێکی هێناوە ئەفەرمێ و ئافرەتەی لە جوهەینە هات کە زینای کرد و حامیلە بوو بە زینا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەلیەکەی بان کرد و تەسلیم بە وەلیەکەی کرد فەرمووی ئەحسن ئیلەیها چاکەکار بە لەگەڵیا. ئەمە ئێستا لە ناڕەحەتیەکەیە لە حاڵێکایە هەتا ئەوکو مناڵەکەی ئەبێت و گەورە ئەبێت و دواتر ڕەجمە کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم کاتەیە ئەمری فەرموو بەم خاوەنەی فەرمووی چاک بە لەگەڵێ ئەحسن ئیلەیها. ئەمە دلیلە ئیمامی نەووی هێناوێتەوە لەسەر ئەوەی کە ئینسان سنەت وهایە ئەو کەسانەی کە کەسێک لەژێر دەستیانایە بە زەلیلی هەمیشە وەسەتی بۆ بکەن بەوەی کە بە چاکە لەگەڵیان مامەڵەکە بجوڵێت. دوای ئەمە باسی سەرئێشە و تاو ئازارەکانی تری لاشەمان بۆ ئەکا فەرمایشتێکمان بۆ ئێنێ. ئەفەرمێ لە ئیبن عەباسەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خۆشەویستمان فێری ئەکردن کە لە هەموو ئەوجاعەکانە لە هەموو ئازارەکانە و لە کاتی تایە ئەم دوعایە بخوێنن بڵێن بسم الله الكبير بسم الله الكبير نعوذ بالله العظيم من شر عرق النعار ومن شر حر النار. ئەمە فەرموودە پیرۆزە بە ناوی پەروەردگاری گەورەوە پەنا ئەگرین بە خوایەکی زۆر عەظیم و گەورە من شر عرق النعار لە هەر ڕەگێک کە خوێنی لێبێ و خوێنی لێ بزێ یا خوێن فوارەکاتیایە و خوێنی لێ بڕۆ واتە لە هەموو برینێکە لە لاشە دروسە بێ. ومن شر حر النار و هەروەها پەنا ئەگرین بەو خوا عەظیم و گەورەیە لە گەرمی ئاگر. چکە لە فەرمایشتێکە ئەفەرمێ حما و تا بەشێکە لە ئاگر لە ئاگری جەهەنەمەوە بەشێک لەوە هاتووە ئینسان تووشی تا ئەبێ. بۆیە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی تایە فێری ئەکردین ئەم دوعای بخوێنین لە کاتی هەر ئازارێکی لاشەیە فێری ئەکردین کە ئەم دوعایە بخوێنین. و ئیمام ئەفەرمێ سنەتە ئینسان قل هو الله معوذتين كوكو پێشتر باسمان کردو بخوێنێ و سنەتە فوو بکە بەسەر خۆیە و ئەو دوعانەی پێشتر کە باسمان کردو ئینسان کە نەخۆش و بخوێنێ سەواون بۆ خۆی یا بۆ غەیری خۆی. سەرئێشت هەبوو ئەبەم شێوازە سرد ئەگری ئەم دوعای ئەخوێنی بسم الله الكبير نعوذ بالله العظيم من شر عرق النعار ومن شر حر النار. ئەم عرق النعار زۆر کات دەمارێک لە ئینسانە ئەو ئێشە بۆ ئینسان دروسەکە بەهۆی ئەمەوە ئەبێتە شیفا. یان هەر شوێنێکی تر لە ئینسانە ئێشی کرد ئەیگرێت و ئەمە ئەڵێ یان ئەگەر تای هەبوو بە هەمان شێواز دەسە خاتە سەرسەری ئەم دوعای ئەخوێنە بەسەر خۆیە یا بەسەر کەسێکی ترە ئەبێتە مای شیفا. داوامان لە زاتی پاکی پەروەردگار ئەم فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە خزمەتیانە ئەبین بیکاتە چرایەکی ڕۆشن بۆ ژیانمان بیکاتە چرایەکی ڕۆشن بۆ ناو گۆڕمان بیکاتە ئارامی و ڕەحمەت بەسەرمانە دای ببارێنێ لە ساحەی مەحشەر و لە ڕۆژی قیامەتە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي مني شوئي وجبوري وخالي من قبولك.